دوا ماوەیەکی زۆر گەڕانەوە ماوەی زۆری چۆڵە هەوەچانێکی کورد بوو لێرەوە دەمەوێت کە لەم ڤیددیوەیە کە گەڕامەوە پاشماوەکی باڵێن زۆریشە خستنە ڕوونی و پێداچنەوەی و هەرسەنگانیژنی ئەی چێما دەمەوێت ڤیددیو لەم ڤیددیوە دەمەوێت جیاوازە ڤیددیۆکانی تر باسی یاخۆڵم ئەزمموی خۆم و هەرسەنگانێک تاواتی بۆ موبایلی بکەم کە ئازبەرز و تایبەتمەندەکانی زۆر پێرفێکتم لە جێ خۆی کردێتەوە ئێستا بە نرخێکی زۆر باش ئەوە چ موبایلێکە ئێستا نایڵێم بابگەڕینەوە پاش کەمێک چاوەڕوان بن گەڕامەوە هەزا گەڕامە دەبێت و گەڕانێبین بە ناوی خواشتی خواتان لێبێت سلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه دەمەوێت کە لە سەرەتاشدا باسم کرد ئەزمموونێک و گژگیری خۆم کە ماوەی 2 مانگە ئەم موبایلە بەکاردەهێن و بە شێوەیەکی گشتگیر و باش بۆی خۆشەویست خۆمەڕوو کە دڵیان کەی پیشتان بۆ جۆرە ڤیددیویانەدێ ئەویش ئەم موبایلەیە وەبزانم پێی ئاشنان ئەویش مازێک چەندە مازێک 5 پرۆی نوێترینەوەی کە لەم ساڵدان ماشک زۆر درێژەی نادەمێت کەمە بە نرخەکەش بڵێم 899 دۆلارەکە بەراوردی بکەن لەگەڵ ئایفۆن و سامسۆنگە هەمان نرخە سامسۆنگەکە 899 دۆلارە بەڵام ئامەسی جای کردو دەکەمە هەڵبژێنین لە چاوبڕان کرد من لایەنگری ناکەم لە ڤیددیوە بۆ چونکە من ئەزمموونێکی تەواوی هەیە و لەگەڵ ئەویش هەیە هەمان بەراوردێکی پوختی دەکەم و وردیشی دەکەم زام کامیان شانیکردن دەزانیتەوە کە تۆ بیکڕیت زۆر درێژەی نادەمێت با دەست پێ بکەین ئەم موبایلە کە ماجیک 5 پرۆی ناوام بێت کە 2 مانگە ئەزمموونم لێی کردووە کە بەڕاستی لەو ڕوادانەوەم کەم ئاستە پێشەوە بەڵام ئافرم کە زۆر پێشکردنەشی بە تەواوەتی بۆ رامبەرخۆی بیوە کە لەوەی پێشخۆی ماجیک 4 پرۆ بوو زۆر بەرەو پێشوەچوو ئەمە ماجیک 5 پرۆی بە شێوەیەکی پوخت با باسی دیزاینەکە بکەم کە چی وای کردووە کە منەوەیەوە ئەو بکەم لە بەشی سەرەوەی داوەندەی دیار شێوەیەکی ڕووتەختی هەیە و ئایرباستش بە دەکرد بۆ کۆنتڕۆڵکردنی ئەوەکە هەر ئەمریکی نەوە ماڵ بێت و بەشی خوارەوەش هەر بڵندگوۆی و تایپسیە لایەکانیشی بە شێوەیەکی کەمێک قەوسەشە ڕوونمایەکەی و شێوەیەکی تەختیشی کەمێک پێوە دیارە و لە بەشی پێشەوەدا ڕوونمایەکەی 6.8 گینجی هەیە کە لە بەشی سەرەوەیدا سێلفێک و فیس ئایدی ڕقەواڵی لە خۆ دەگرێت بەڵێ ئافرم سێلفێکە ڕقەواڵەی سامسۆنگەکە نیەتی ها S23 ئەڵترا و لە بەشی خوارەوەدا پەنجەمۆرێک هەیە پەنجەمۆری ئەڵتراسۆنێکی هاوشەویستان بگرێ لەویش خێراترە هەستی پێ ناکرێت ئەمە بەشی پێشەوە بوو و بەشی دواوەشدا 3 کامێرە بەدی دەکرێت لەگەڵ هەر جاران هەر سریدی تۆفەکەی کە یارمەتی دەرێکی باشە بۆ کامێراکە جا لەمەشدا لەسەر سەکوویەکی کەمێک لاشەکەی موبایلەکە هاتوتە دەرەوە بەردەستەکرا و تۆزێک هاتو دەرەوە زۆر هاتو دەرەوە کە قەبەر هەمە شەوی زانەکەیەتی لە ئینسێرتەکانیشدا دیارە بەشی پشتەوە ژەمە ڕەنگە سەوزەکەیەتی کە ینی بڵێم وردە کریستاڵی لەسەرە بە هیچ شێوەیە شوقت ناگرێت ئەوەندەی کە لا من بووە بە شێوەیەکی زەبر بە شێوەیەکی ناڕاستەوخۆبی هەر شتێنێکی زبرم لێ خشوانە شوختی نەگرتەوە ماشەڵڵا ئەمە ئاستێکی زۆر باشیە و هەر بمێنینەوە دوانە بڵندگۆی ستیریۆ ئاماژەم پێدا هەر لە باڵەمەشدا بەرگری بۆ ئاوتۆزی هەیە بە بڕۆنامی IP68 ئافرین ئەمە لێ ژێوی دیزاینەکەی بێت کە دەلەدەی پێ دەدەم شتێکی زۆر باشی هەیە و قسمەت پێ دەکارم دوارەوە بە هەر دڵێم کورتی دەکەم ئەمە درێژی دەکەمەوە چ سەر بە ڕوونمای موبایلێکێک لە هەرە باشترین ڕوونمایەکانی لەسەرە بۆ قەبارەکەشم ئاماژە پێدا لە پێگەدێک سۆمارێک پلە یەکەمی هەیە لە ڕووی بەرزترین توانای ڕووناشی لە ئەندرۆیدەکاندا و ڕەنگەکان و نەرمی و خودم هەر مۆشنێکە بەردەستەکرێت لە بڕمای موبایلە ئافرین بۆ نەرکەم ڕوونمای بە شێوەیەکی وا بەردەستە کردو و دەستپۆشی تایبەتی لێگەن کە ڕوونمایەکە بۆ شێوە بردووە ئەمە ڕوونمایەکەی بۆ 120 هێرتز یەک هەتا 120 هێرتز خێرایەکەی و زۆر باش بەرزی سەدەکانی بڵێم خزمایەتەشی هەیە لەگەڵ هەواوی کە خێرایەکی ڕوونمایەکەی پێ بدات بۆ لە بین ڕوونا و لە بین ڕەنڕەواڵەکە ئافرین کە بە شێوەیەکی زۆر سوستی مۆشنی خۆی تایبەت پێشکەش بکات بۆی هێرتزی خوێنەرەوەی سەری 50 دەست خۆش ئەمە تایبەت بە ڕوونمایەکە بوو کە پلەی یەکەمی هەیە ئاماژەمان پێدا بچنی سەر بەشی کامێرە لە بەشی دواوەیدا 3 کامێرە هەیە بەڕاستی لە بڕوادە نەبوو کە 50-50یەکەی ئاستێکی وا باشی بە سەرێکەکەی هەستەوەری کۆمپانیای سۆنیە با قەبارەیەک لە سەر 1.12 ئینچ کە OIS تایبەتی زۆر لەرزینی کەمش لە خۆ دەگرێت باسی ڕەنگەکانی بکەم کامێراکی زۆر پێرفێکتە لەو نرخەیە داتوان بەم S23 زۆر باشە لە ڕووی ڕەنگ لە ڕووی HDR لە ڕووی لەرزینەکە دەتوان لێگەی نزیکن لە ڕووی هەر شتێکی تریبی زۆر باشتە لە یەکێکسەکەی لە یەکێکسی S23 ئەڵترا باسی ئایفۆنەکەی ناکەم چکە سیستەمێکی ترە دڵنیامەوە پێش عاجز دەبن بێمەسەلانی ئەوە کامێرە بوو بەلانی پۆرتڕێت لە یەکێک سودوەکسی زۆر بەڕاستی نایە بە بەرار S23 ئەڵترا کە بزانام لێی دەباتەوە یانە هەر بە شەق وەو لای دەنێت تۆزێک بەگاڵ تامیزی وەرگرنەوە ئەمە لایانی کامێرە سەرشی بوو کامێرای دومیش 3.5 بۆ
پێریسکۆپ تەلەفۆتۆیەوە دوارە هەندی 100 ئێکسا ئەما وێنەکانە کە ئێستا دەیبینن وە کامێرە سێمیش گۆشەفراوانە کاویش 50 مێگاپیکسڵە ئاستی باشی هەیە ینی سێ کامێرا لەم نرخە بەڕاستی زێگەی دەستخۆشی ناوازێ لە خوارەوەشدا مایکەیە بۆ ئۆدیۆزوم کە ئێوە بە شێوەیەکی بڵم ناوەند و باش پێوە ئاشنا بەشی سەرەوەشدا ئەمەش یارمەتیدەری پۆرتڕیتە 3D تۆفە کە ئەمەش بۆ وێنەکانی ئەخڵم سکانەرەکانی پۆرتڕیت و هەموو شتێک بەدەستەی کامێری سەرەشی دەکات لە ڕووی کامێرا شەودە لە دەی پێ دەدەم کە بەڕاستی ڕووی پۆرتڕیت و زۆر لێ ڕازیم ڕەنگەکانەوە زۆر پێرفێکتە ئەوەی ببینێتەوە لە مۆبایلێدا پرۆسەرەکەیتی پرۆسەرەکەش سیانی ئەزمموی بکەم لە ڕووی گەرمبوون و بەڕاستی ئافرم هەژێن تو و هەژێن وەن بەڕاستی کارە ساد بوو لە گەرمی بەڵام هەژێن تو لەسەر مۆبایلە نازانم مادەکەی وای کردو زۆر گەرمی هەست پێێنەکەمیانەکەمە لە هەولێریشن ئەمما ئەوەیەکە گەرمێکی زۆر زۆریش هەیە دەست خۆشەوە کە گەرمێکی باش نادەی بەلاشی وای زۆر بەدەستە بێت ئەوە لە ڕەوی گەرمی بوو لە ڕووی چستەکەی خستنابڕێ هەژێنەوە نایتر بۆ باسی بکەم ئاز بەرزەوی ئەڵڵا چیتر ماوە چستەکەی وانەوە FPSش دەدات لە PUBG دەستخۆشیەوە خەڵکیش لەوانەیە زۆربەی کەڕیانەکان لە بەرەو بەستە دەیان کردکە ئەس بەرزێک بێت نرخی باش بێت و 90 FPSش بدات بیرگە و ڕامیش ماماژە پێ ئەبزانام لە سەرداماژە پێدا کە ڕامی 12 گابێت 12 گابایتە بیرگەی ناوچی ئیسپێڵ تڕاکە بە $900 و 150 گابایت ئەوەی بکردنەوە ئەمە لایەنی و لایەنی باتری 5100 هیچ فلاگشیپێک لە ئێستا ئەوەندە نییە بەڕاستی لەو ڕوادەم کە بەس ڕقم بێت چکە مالیک چارەکە زۆر وێران بوو بۆ پاتری ئەمە 5100 دەست خۆش بێت کە بەرجەستە ئێمە بکەیت توان بڵم ڕۆژێکی تەواو کە من ئەو هەمووشەی پێ دەکەم یوتیوبە پیجە کڕین و فرۆشتنەوەی پێجەکەی خۆم دەستت خۆشە زۆر پێرفێکتە لایەنی بارگای 6 واتە بەلای منەوە کەمانی حەزم لێ 100 وات بەڵام هەندێک کەس بە 35 واتی سامسۆنج ڕازیە من نامەوێت لە ڤیدیۆدا لە سامسۆنگ بەڵام بەراورد ئەوی دەکەم هەر نەبی لە زۆربەی تامینەکانی لەو باشتە جگە لە قەڵەم و زوومە سەدەکسەکەی نەبێت ئەمە لایەنی باتری بوو وزە و چستیوانی زۆر پێرفێکتە چکەم ڕووکارەکەی هەربەیمە سەر ئەندروید 13ەیە کە چینەکراوە لەسەر ماجیک OS 7.1 ئەماژە پێدا نفسیەوەی هواوی ینی تۆزە گۆڕانکاری لێ کردو دەنا هەمان شتە چت بێت لەوەی هواوەیەک لێرە هەیە بەڵام قسم زارگۆلیشی تێدایە ئەماژەی دووبارە پێ بدەمەوە ئەمە لایەنی ناوەچی دەرەچوانی کە لە مۆبایلێ هەبێت خستنەوەشی تەواوتم کرد بۆ چی لە مۆبایلێ وای کرد کە نرخە بێت 899 لە ئێستا سەعاتێکی لەگەڵدا GSC نازانم لە پاشدا لەگەڵی دەمێنیاننا وەڕوونمایەکەش 6 مانجێکەم ئەگەر بە ئەم قەس دێت بشتیان بە خۆی بشوێنی لە دەست بشێت بە بەلاش بۆ دەگۆڕە شەریکەی بریکاری فەرمی ڕاستی مەرزی خۆشی سامسۆنگەگەنیتی کاکەجە بە $900 دەکرێت هیچی لەگەڵانی ئەدی ئەمە ئەم بۆ هەموو شتێک من زۆر لێ ڕازم لێ حسامەتەوە 300 ماشەڵای پێ دەدەم ئافرین بۆ ئەم نرخۆوە هەتا پێتان دەکڕێت خۆ لە مۆبایلی تکەمە دەنەوە بکڕن دەشتوانن بەدەستی دوش بکڕن دەوری $800 و نازانم چیتر ماوە لە مۆبایلە بیخەمەڕ و وەبی زۆر درێژە نەدات ڕوون ماوە باتری و کامیرا و هەرچی لە مۆبایلە دەتانوێت پێرفێکتە لێ بمێنن بە خێرەمە ئەزمموی من بۆ ماوەی 2 مانگ کە دەمیست 2 مانگ ئەزمموی بکەم دڵنیامە ڤیددیوێتان بەدڵ دەبێت کە لێرەش بەرجەستەمان کردو لۆکیشنێکی زۆر نایبوو باش ئەزان شوێنەکەش باش ناشێنرا هیچی سێ ناچ ئەگە لایکەشی تێ بکەیت تێ بکەی ها سەبسکرایبەشی بکەیت سێ ناچەنایە کلیکە بیکەن بابەجیان بۆ زۆترین هاوڕێتان بێنن کە من پێداچنەوە سەنگانی بۆ ماوەی 2 مانگم لەگەڵ ئەو مۆبایلێ بە ماجیک پێنج پرۆکە زۆریتان ڕەختەتان لە مۆبایلە دەگەر بەڵام ئەو شێوازە نەبوو کە بن نرخی گرانانە بزلی بیرێت تابەندەکانی بکەوە ئەم زەبزانە بۆ کەڵک دێیاننا ببینن بە خێر دووبار لایکەکەت بیر نەچێ خۆشحاڵ بوومەوە کە پاش ماوەیەکی زۆر لەگەڵتان بووم هەر ساغ و سەلامەت بوو لایکتان بیر نەچێت